خوکیندنا و انجمن پارێزگەهانەینەوە بەردەوامن و بکیڤە گەهشتن و ڕێچارە چییە divê şert û mercêda ku êdî kar û bandor lê ser eda kar û erkên wan kiriye ji bo xizmeta xelkî ku bûye armancê hatine helbijartin û damezrandin û cihgirtin. Ji hêja Ehmed Kenan Kîkî serokê fraksiyona partî li Encûmenê Parêzgehanînەوە ji Dihokê dipirsim. Hêja Ehmed tu bi xêratiya Kurdistan 24 kêşeyê nava encûmenê bi kî ve gehiştin? Xerindar bê memnûn zor spas. Êvar baş. Ya rastî kêşa li nav encûmenê mîsil her berdewam e çunku her wekû raportê de ji diyar kirî neynewan müsteqbel musarra ser qeraran tê xwe û xwe ew daweta hate çêkirin ji lê parêzgarê ve ku daweteka beramberîn Husêniyek tê de hebû anîş daweteka hûsa diyar bû ku bes ê ku tu bibînin bişên bigihîne qenaetekê bo çareserkirina van kêşa. Lê ewan dîsa her wekî ka ew bîst wehda îdarî hatine gorîn bi rengekî dîktatorî û bê ka danûstandinê bikin ew jî red kirin her ekser red kirin bo me gelek yanî xerîb bû ku tu biçî red bikî ew negotiye were tenazulekê bike bes gotiye were pêk vebirînî ka bizanî çi muşkîle me heye anî ji bo çî îtîfaq Baş boçî ew hazir nînin bihên gel hewarînin delîl ku ewan nûkê înzanin mişkîle hewa çiye û skala jî hatiye tomarkirin û بوچی ئەو حاضر نینن بهێن گەل هەواڵێ حاضر نەبوون چونکو ئەوان نەبێت ئەم تەوافقی بچین ئەوان نەبێت عەدالەت بچین ئەوان نەبێت ئەم گەهینە حەلەکێک و هەمی خەڵکی ڕازی بن ئەوان بێت ڕەنگێ نینەوە بگۆڕن چ ڕەنگێوەی ئیداری چیە سیاسی چیە عەسکەری هەر سێ ڕەنگە دەبێن بگۆڕن یعنی بۆ نمونە بەرینۆکە قووەتە حەشدێ ئەوان هەبدەنگەینان پشتی وێنۆکە بوونە ئەف ڕقەمی گەیشتنێ بڕێکەکان چڕێک بێت گەیشتنەوەی ڕقەمی کو ببنە 16 ئەڤرۆکە سیاسیان ئەو حەساب بکەن کو وەکی وانە دی ئیداریەنژی گۆڕن دوێن وەکی خۆلێ بکەن و ئەف مشکلە دی بتە مشکلەکە ئیجتیماعیە یا دادگەهنەشیان حەتانکە هیچ بڕیارێکی بداتن ئەگەر چنە یعنی ئە نزانم ئەگەر چنە بەسەکی تەفیراتی سیاسی تێ نەکردن سەروێ ئەبێکا دوێ دادگەه ینی ما نەیەک سکالە نکەیە گەلک سکالەنەوە عێراقەکە مازنە و دادگەها ئیداریە هەمی مشکلین عێراقی کێشێن عێراقی چنەوێرێ نەبەس نینەوە مشکلە هەنە هەمی پارێزگاهێت عێراقی دی مشکلە هەبن هەمیش چنە دادگەهێ بەس مەسەلە ئەو نینە مەسەلا ئەو ئێدی یعنی گەیشتێ مەرحەلەکێ کو بڕەنگێکی دیت ئاغفن کێشەکە سیاسیە ئیداری خۆدگەهی نەکێشە تایفی دیسا ئانیش یعنی قەومی و ئەوە بۆ مەگەرەك مەترسیەکە مازنە ئەبرۆ بە حەسکەی هەچە کۆپارتی چاوەش کێشەیەکە سیاسی خودگەهی نەکێشەیەکی ینی بۆ ئەوێ ئەنجومەنی پارێزگەهانەینەوە هەمی کینە ینی ئەبرۆکە تێکەلن لێ نەهەمی پێک هاتەنە یعنی بۆ نمونە مەسەلا پارتی دیموکراتی کوردستان 150,000 دەنگی هەیە 150,000 دەنگ وەختە تو بهەیە بێژی ئەف حزبە بەلال دەرەوەی نینەوە بێت کە یەکەمین یان دووەمین حزبە ئەڤەتە کێشەکەت گەل 150,000 کەس هەیە نەدگەل حزبەکی 4 کورسی کە بن ئەو هوسا نایەتە حسابکردن ئەو هوسا ڤی ڕەنگی چێتکەن ئەگەر بێن و ئەو تەسەڕفێتێتەکردن ڕێیان کلدانی پلان هاتە ناو نینەوە و پلان ئەف قەرارەدا و بەداخەوە برایانی یەکەتی ئەویش بندەستی وینە یعنی بۆ نمونە دوێنێ 10 نەفەریان چوونە لای سلێمانی و گوتی وەڵاهی ئەوە پێشوازیان کرد و ئەمە دەبێت یەکەتی ببتە بەدیلێ پارتی و نەڕەنگەی قسەکردنە کەس نەبتە بەدیلێ کەسێک پارتی جەماوری هەیە و یەکەتی جەماوری هەیە هەریەک و سەنگێکی خۆی جەماهیری هەیە چارەسەرکردنا کێشەیە ئەنجومەنێ پارێزگەهانەینەوە و ji kar dûrxistina çend berpirsûyekên îdarî nêzîkî mehekê dê ser derbas bît helbet ev ji karladane bipiranî bû û bê tewafuq bû kî deşê vê kêşeyê helket aya hikûmet yan jî Parlemanê Iraqê madem heta nûke dadgeha îdarî qarareke bidet yani devêt dadgehê دادگاه قرار خۆ بدات لێ پەرلەمان جی شێت بڕەنگێکی دی مەسەلە بۆ نمونە هەگەر کێشە هەر بەردەوام بێت و ئەب مەجلسە
الجهة خدمة جزارية خلقي بكت صراعات سياسية وطائفية واجتماعي بيتك سبب كرك وبين دروس كرن قناعة برلمان شيت هر مجلسي هلوشينت يعني مجلس نايلت برأيي من أجر هو صابت في رنجي كو احتمال ما ترسي سر جفاكي نينوا بيتك كردن برنجي جشتي نانا بلا مجلس لا بتريت يعني جي هلوشيت باشترش كو ام بردوام بين في رنجي ناكوكيا بحد يعني ناكوكيا كهوصا مازن بويا كو حس كان ببتا مشكلة كاجتماعي وأبا مترسية كمازنة يعني أبرو أز نمجبورم خلقي خب كما مشكلة كطائفي أنجي قومي ديسا البر مصلحتك كحزبي برأيي من قالك تشتكي نجوانا بيشتر يعني هين جيتون تربون وحتى ليستانينا الموحدة جيتون تربو حتى حفتيا كي بريبو ليستانينا الموحدة تقول كاردكين ورانا واستين حتى هالوشاندنا انجمن باريزغهانينا نوكاهين بحثا دانستاندنا و داخازا دانستاندنا جلاني ديت كان جهاتا جوهارتن بوشي أنا ما بحسي دانستان ما داخازا دانستاندني نكري برانجيكو أم نرمين أم نرم تربوينا أم طابي دقي أم بردوامين سركو سروك انجومن و جگریوی ام مصرين كو بين لادان دانستاندن وقت بيتكرن كو اتفاقية كاستراتيجية جديد نينوا بيوستا او كساني انو كبرنجي شازده تشنا برنجي كو شازده كرسي تشنا صحبة سياسي ندرستا علاقة كتوافقية قربين يكتيب حفظة كرسي خو سروك كومار عراقيان ورقرتيا ما نراستا وعراق 329 كرسي كان برلمان عراقي كأجربين چونكو مكونة كي كردي اتفاق كركو أب بحر بلابو بريانية كتيبت نينواش همان شيوا أجربي و خريطة سياسية نينوا تماشا بكي كرد مكونة دوين لنينوا بارتي حزب دوما استا دوما لبرلمان نه كرسي هي لانجمنيش 4 كرسي اوج بسبب سيستمي انتخابي بو ككرسي بارتي هات نخوار دوم تشت مسألة أغلبية العراق نبويا ونابيتش أو برنجي أغلبية دتشن لبروي أما ضلين دبي دانشتنك بيتكردن لسر مستواي توافقي سياسي نكدن لسر مستواي تنازل وقبول كردن قراراتي مجلس نيا وأرمان جهوا جوي دانشتني تشي أهمو أرمان جمع أوية باتفاق بيتكردن كو أف تجاوزات اللي صار قانون تنكر قبول نابن نوكش أمام مصرين كو أو تجاوزات قانوني أوية تتكرن چلالا يعني سروكاتي مجلس چلالا يعني كتليوي أنا يتقبول كردن بيش استاج أما اتفاق بتوافقي مان كردو أو حكومات تشكيل كردن أو روج دبي بتوافقي بردوام بيت أجر بأغلبية بيت أما بردوام دبين برنجي خو بمعارضة يعني شبه بو رنجي أمدكين أو كتلة أجر بشيتن بردوام بيت بتشر رنجك بكت بابكت بس بابزانن باش خلق نرازية وأما تمثيلي خلق دكين وأما نبخو هاتين بدنجان يعنيش بتسكية هاتين أما بدنجي خلق هاتين أو جاء أجر بقناعتي يعني با أو خلقه با مشكلة كي جواكي نه تدرس كردن مشكلة نية أما معارضة دبين وبا أوانا لويبن حتى نوكهين باش داربونا ديرون استنين انجمنا باريزغهانينوا اگر نا چند فراكسون نرازينا بگشتي هجمارا وان لاني نرازي و بجدار نابن چنده أنا خير أما دانش أما نتشوين حاضر نبوين له دانشتني أنجمن براستيش أوش يعني جي برسيارة روجي بنشمة جلسي 15 يعني إعلان كرد أمن لويبوم لقل 16 برادرة كاني ديتر أما 16 بوين إمزا ما كرد كأما حاضرين لأنجمن بلام حاضري جلسي نابين وكو قانونا حق من هيا لما دي 12 لوي 15 كس دانشتبون لو ناو أنجمن جلسيان كرد با 15 نفر اوج تجاوزكي ديار و نا حق ديسان يان كرد مهم نية جلسة مضموني جلسة چبي ناوروكي جلسة مهم هيش مهم نية چبي بلام التزام بقانون او مهمة كأو ديسان مخالفة كي زيادتر
لەسەر سەرۆکاتی ئەنجومەن هاتە دروستکردن بە 15 نەفەر جلسەی ئاعتیادی ناهێتەکردن بە 16 دێتەکردن نصابی مجلس محافظ 16 دیارە کەسێک لەوانەی لەو 16 قەناعەت وێتە شەن و جازێدا ئەنجومەن ji bo خزمەتە گەل پێک هاتیە ji bo ئاوادانکردنەوە ناوچەیە نوێران دەشتانەینەوە پێویستی بە خزمەت گوزاری و ئاوادانی و ئەمنیەتەیە بۆچی کارێ خو ناکەن ڕاستی بۆ مەسەلەی دەشتانەینەوە یعنی دەشتانەینەوە جاکە کە مادەی 140 مادەی 140 ناوبینی عێراق و کوردستان ناکۆکی هەیە و هەر زیاتر ئەمە دەبینین بە مادەی کوردستانی دەرەوەی هەرێمە کە ئەمن ئەوڕۆ ڕاستە ئەمن تەمسیلی نینەوە دەکەم بەڵام حەقی کوردستان بەو شوێنەیە هەیە ئەگەر ئەوڕۆ تەقسیمەک و تطبیقی مادە 140 بێتەکردن ئەوە دەبتە تابعی کوردستان دووەم شت ئەوڕۆ بەڕەنگێکی دیتر تەماشا دەکەن نینەوە مستەقبەلیانی ڕێیانکردانی یەکەتی بەکار دەئینێتلۆ گۆڕینی دیمۆغرافیای ئەو منتەقە گۆڕینی ئیدارەی ئەو منتەقە ئەوە تشتێکی زۆر مەترسێکی گەورە لەسەر هەیە چۆن کەرکووک ئێستا لە ناو دەستی ئەگەر هوسا بووچی هین بێپرسێنەوە بە نەحکومەت و پەرلەمان هین لە هیڤیا چنە یعنی یەکەم تشت ئەمە حتا ئێستا بێچار نەبووینەکە ئەمە بێژن ئەوەڵە ئەمە ناتوانین بە پەرلەمان تەدەخل بکات دووەم تشت ئەو مەترسیە دەچتە پەرلەمان ئەگەر حەل نەبوو لە مەجلس مشکلە نییە ئەوە سیاسەتە مانگەک دوو مانگ 10 مانگیش مفاوضات بێتەکردن لە 1 دقەی شەڕ باشترە لەبەرەوەی یانیش لە 1 دقەی حل باشترە و مەجلس نەمینێت ئەمە بە ڕەنگە تەماشا دەکەین بەڵام ئەگەر حل نەبوو دەبێت ئەمە بچین ئەو ڕەنگەی کە مەجلسەکە بێتە هەڵوشاندن یانیش ئەو معادلە نەمینیتن ڕاستیش ینی ئەمن بە قەناعەتی من بەرایانی یەکەتی دەبێ هزرە خۆ دیسان بە باشی بکەن چونکو ئەو ئیشێ دێتەکردن نە ئیشەکی بەسیتە یانیداریە ئەمن ئیدارە بکەم و داخوازن هەوە نەهێنە جێبەجێکردن بوو نمونە سەرۆکی ئەنجومەنێ و جێگیرێوی نەهێنە گوهارتن مەترسی هەیە لەسەر هەڵوەشاندنە ئەنجومەنێ پارێزگەهانەینەوە ئەن هیندێک کار بووە ئارمانجێکیان ئەگە داخوازت هەوە هاتنە جێبەجێکردن بەلێدی کارکەین ئەە 100 دیکەین ئەمە ینی لەو مەجلسە هاتین نەک کە بێدەنگ بین هاتین کە حەق و حقوقی ئەو خەڵکە بپارێزین هاتین کە ڕەئی خۆ بدەین بە قانون تطبیق بێتەکردن ئەمە قبول ناکەین هیچ کەسێک تعدانە لەمە بکەت نەنا قەراری خەڵکی نینەوە ئەوڕۆ ئەمن ببینم لە دەشتێنینەوە مەترسیەک هەیە لەسەر هەبوونی کورد ئەمن بەتاکید نەک مەجلس 10 مەجلسی دیتریش بێن ینی با نەمینێت باشترە من حەز ناکەم دەشتێنینەوە بتە کەرکووکی نۆ ینی هیچ پێم خۆش نییە کە کوردێک یانیش پێشمەرگەک لەوێ نەمینێت یانیش بترسن کورد لەو منتەقانە کە ئەمن ئەنتیمایی منی قەومی لە کوردستانە کە ئەمڕۆ ئەمن بچم بڵێم وەڵەهی با کورد یانیش با پارتی لێرە نەمینێت یعنی ئەمن دەڵێم 150,000 دەنگی کورد با لەوێ نەمینێت خۆ ئەمن بە دەنگی کورد هاتمەوێن دەریان عەرەبیش بەڵام بە قەناعەتی ئەو خەڵکە کە ئەمن لەوێمە ئەمن مەسیحیبی کوردبی ئیزدیبی کەبەکبی کاکەوی هەرچی بیت لەو منتیقە ئەمنی هەڵبژارتیە کە ئەمن لەوێ بم نەک ئەتو من دەربینی لە مۆسڵ ئەوجا لەبەروێ دەرئینانی پارتی نەک دەرئینانە ئەوە حربە دێتەکردن و ئەوە خەیانەتێکی دیە دروست دەبیت ئەوڕۆ ئەتۆ بە حزبێکی کورد یانیش با بڵێن کوردستانی ئەتۆ بچی تعامل لەگەڵ کەسێک بکەی کە بە ڕەنگی مافیا دەچیت و هەموو منتەقانی لە ناونینەوە تەسلیمی بکەیت قەناعەتی منەوە چێکی نادروستە ژە ئەحمەد کەنانکێکی سەرۆکی فراکسیۆنە پارتی لە ئەنجومەنی پارێزگەهانەی